بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە لە ماوەی هەفتەیەکدامە دووەمین پێشێلکاری یاساکانی کۆمسیۆنە کە پارتی دەسەڵات لە ئیدارەی سۆران ئەنجامی هەداتن. دیارە لە 27 مانگ دەوامی دوانیوەڕۆی قوتابخانە و زانکۆکان لە سۆران داخرا بەهۆی بانگەشەی حیزبی پارتی دموکراتی کوردستان لە ناوچەکە و ئەمڕۆژ دەوامی سەر لە بەیانیان تاقی بەیانیان قوتابیان تەنها دووانیان خوێندووە و دواتر مامۆستایان قوتابیانیان ناردۆتەوە ماڵەوە چوونە بەشداریان لە کۆبوونەوەی حیزبی کردووە لە سۆرانەمە لە کاتێکدا بە پێی یاساکانی کۆمسیۆن قەدەغەیە ناوەندەکانی خوێندن دەستگاکانی میری بەکاربهێنرێن بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەکرێ لە دوای دەوامەوە مامۆستایان بۆ کۆبوونەوەی حیزبیان بچێن بەڵام لە کاتی دەوامدا ئەوان مامۆستایانیان بردووە پەچی دەوامیان خستووە کە ئەمەش کاریگەری نەرێنیە بێتن لەسەر قوتابیان کە وانەکانی قوتابیان بۆ بانگەشەی حیزبی ئەفەوتێنرێت لە 27 مانگ کاتێک کە قوتابیان بردراون قوتابیانی پۆلی 12 بردرابوون بۆ بانگەشەی حیزبی ئەمە چەند کێشەیەکی لێکەوتبووەوە دایک و باوکی چەند قوتابیەک پەیوەندیان بە ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیامەوە کرد ئاماژەیان بەوەدا کە بێپرسی ئەوانیش لە 27 مانگ قوتابیانی پۆلی 12 لە کاتێکدا کە نەگەیشتوونەتە ئەو ئاستەی کە دەنجیش بدەن بەشێکیان مافی دەنگدانیشیان نییە بەڵام بۆ قەرەباڵغیکردنی بانگەشەی حیزبی بردابوون دوای ئەوەی کە قوتابیەکان دێنەوە پرسیان بە کە سوکاری قوتابیان نەکردبوو داکو باوچیان مامۆستان کێشە لە نێوان کە سوکاری قوتابیان و مامۆستانیش دروست ئەبێتن دەمەقاڵێت دروستە بێ لەسەر ئەوە کە بێپرسی ئەوان بردبوونیان بۆ بانگەشەی حیزبی ئەمڕۆژ جارێکی تر ئەم دیاردەیە دووبارە بۆ کە ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیان داخران کە پێویستە ڕێکاری یاسایی دژ ئەم بابەتانە بجێرێتە بەر بۆ ئەوەی یاساکانی کۆمسیۆن پێشێل نەکرێن بانگەشەی هەڵبژاردن وەکو خۆی بەڕێوە بچێت لە کاتێکدا بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان زۆرجار ئاماژە بەوەدەن کە نابێ ناوەندەکانی خوێندن و دام دەستگاکانی میری بۆ کاروباری حیزبی بەکاربهێنن بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان ئەو یاسایانە پێشێلەکەن کە خۆیان دەستیان لە دانانی هەبووە و هیچ حسابێک و ڕۆڵێک بۆ یاساکانیان نەهێشتەوە لە هەرێمی کوردستان ئەوەی خۆیان بیانەوێت و حیزب بیەوێتن ئەوە جێبەجێکەن کە ئەمەش کاریگەری خراپی بەسەر خوێندنەوە هەیە. ئەوەی زانیاریمان هەبێت تاوەکو ئێستا هیچ لایەنێک لەسەر ئەو بابەتە سکاڵایان تۆمار نەکردووە بەڵام لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم هەواڵە بڵاو کراوەتەوە کە پێویستە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانش بەدواداچوون بۆ ئەو بابەتە میدیایانە بکە کاتێک کە هەواڵێک لەسەر ئەم بابەتانە بڵاوەکاتەوە بۆ ئەوەی ڕێکاری یاسایی خۆیان بگرنە بەر بۆی هیچ هێز و لایەنێک لە هەرێمی کوردستان لە سەروی یاسایەوە نەبێت و یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێن هەڵبژاردن پرۆسەیەکی دموکراسیە کە پێویستە دموکراسیانە بەڕێوە بچێنەوە پێشێلی یاساکانی هەڵبژاردن بکرێت لەلایەن بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان.